بنکەی ئاسمانی نێودەوڵەتی ناسراو بە ISS. ئەم پرۆژەیە بە گەورەترین و گرانترین بنکەدا دەنرێت لە ئاستی نزمی هەساری زەوی کە لەلایەن 5 ئاژانسی جیهانی بۆ شای ئاسمانەوە سەرپەرشتی دەکرێت، هەرێک لە ناسای ئەمریکی و ڕۆسکۆسمۆی رووسی و جاکسای ژاپۆنی و ئیسای ئەوروپی و هەروەها CSA کەنەدی. لە مانگی سێپتێمبەری 1993 جێگری سەرۆکی ئەمریکا ئال گۆر لەگەڵ سەرۆک وەزیرانی رووسیای ئەو کات ڤیکتۆر چێرنۆمێردین پلانی هاوبەشی بنکەیەکی نوێی بۆ شای ئاسمانیان ڕاگەیاند کە لە کۆتاییدا بووە بنکەی ئاسمانی نێودەوڵەتی. ئەم بنکەیە لە ساڵ 1998 بە گوژمەی 150 ملیارد دلار لە بەرزی 400 کیلۆمەتر لەسەر ڕووی هەساری زەوی جێگیر کراوە کە بە گرانترین و گەورەترین پرۆژەی جیهانی دادەنرێت. لە مانگی نیسانی 2021 لە کۆبوونەوەیەکی لەگەڵ ڤلادیمیر پۆتین، یوری بۆریسۆڤ جێگری سەرۆک وەزیران ڕایگەیاند کەوا رووسیا لە ساڵی 2025 لەم پرۆژەیە پاشەکشە دەکات. بەڵام لە سێپتێمبەری 2022 بۆریسۆڤ ڕایگەیاند کە رووسیا پێدەچێت تا ساڵی 2028 بەردەوام بێت لەگەڵ هاوبەشەکانی لە بنکەی ئاسمانی نێودەوڵەتی. ئەم بنکەیە لە بنەڕەتدا وەک تاقیگەیەکە بۆ کاری گرنگەکانی داهاتوو لە بواری زانستی و ژینگەیی بۆ گەشتکردن بۆ سەر مانگ و هەسارەی مەریخ و ئەستێرۆید. بەڵام لە دواتردا ئەم بنکەیە ڕۆلی زیادەی پێسپێردراوە وەک خزمەتکردنی لە بواری بازرگانی و دیبلۆماتی و هەروەها پەروەردەییدا. ژمارە ئەو تیمەی کە لە بنکەیە کار دەکەن بریتین لە 7 کەس کە شەو ڕۆژ لە کارکردن دانا. ئەم بنکە جولاوە بە خێرایی 28,000 کیلۆمەتر لە یەک کاتژمێردا دەڕوات، واتە لە هەر چرکەیەکدا 8 کیلۆمەتر دەبڕێت بە کاتژمێرێک و خولێک بە دەوری زەویدا تەواو دەکات. لە کۆی 24 کاتژمێردا ئەم بنکەیە 16 خول بە دەوری زەویدا دەخولێتەوە. تا ڤیدیۆیەکی تر هەر شاد بن.